دوای ئەوەی لە مانجی ڕابردووەوە لە چەند وڵاتێک لە جیهاندا بە تایبەتی سەرەتا لە وڵاتانی باشووری ئەفریقیا دواتر بۆ ئەوروپا و چەند وڵاتێکی دیکەی دەوروبەرمان هەڵگەڕاوی ڤایرۆسێکی نوێ لە نەخۆشی کۆرۆنا بە ناوی ئۆمیکرۆن ڕاگەیەندرا بە فەرمی. ئێمە لە هەرێمی کوردستان دەست بەجێ ئامادەکاریەکانمان دەست پێ کرد بۆ پتەوکردنی تیمەکانی دۆزینەوەی حالەتەکان لە بەرنامەی ڕەسەدوەبایی یان سێرڤلانس کە ئەم بەرنمەیە بە زووترین کات دەستنیشانی ئەم نەخۆشی و ئەو کەسانە دەکات کە گومان لێکراو بێن. دوای هەوڵ و هیمەتەکانی تیمەکانی تاقیگە بە هەماهەنگی لەگەڵ تیمەکانی بەڕێوەبەرایەتیەکانی خۆپاراستنی تەندروستی دەمانەوێت ڕای بگەینین کە لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار 5 حالەتی پشتڕاستکراوە لە جۆری ئۆمیکرۆن ئەمڕۆکە ڕادەگەێنین لە نێو ژمارەیەک لە ناو گومان لێکراوان کە لە نێو ئەواندا 5 حالەتیان هەڵگری ڤایرۆسی ئۆمیکرۆنن بە فەرمی بۆ یەکەمین جار لە ناو خێزانێکن لە ناو شاری دهۆک دوای ئەوەی کە بەشێک لە ناو ئەم خێزانە لە دەرەوەی وڵات لە گەشتکردندا گەڕاونەتەوە هەڵگری نیشانەکان بوونە هەرچەندە نیشانەکانیان بە شێوەیەکی سادە و بە سوچی توش ببوون و خۆشبەختانە تا ئێستاش باری تەندروستیان زۆر جێگیرە و تەواوە پێویستیان بە داخلبوونی نەخۆشخانە و پێویستیان بە ڕێکاری چاودێری تەندروستی چڕ لە نەخۆشخانە نەبووە.